ڕۆژی 15 ئەم مانگە محەممەدی تەمەن 4 ساڵ بەهۆی تەنگە نەفەسیەوە براوەتە نەخۆشخانەی کۆماری کەرکووک. پاش چەند کاتژمێرێک مانەوەی لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. بەحاڵە خۆش بەخێو نەکرا منە. باوکو کە سوکاری منداڵەکە دەڵێن پزیشکەکان داوای دەرزیەکیان کردووە کە لە نەخۆشخانەکەدا نەبووە و لە دەرەوە بۆیان کڕیوە. وەک خۆیان دەڵێن پاش تێکەڵکردنی دەرزیەکە لەگەڵ ئەو ئاوەی بۆیان هەڵواسیوە دەستبەجێ گیانی لەدەستداوە. دەشڵێن لەسەر ئەو ڕووداوە سکاڵیان لەسەر پزیشکەکان تۆمار کردووە. کوڕەکەم چای بکەوت باوشی لێمدا و دەستمان کتە ملیەک تمۆغڵم ناویدە وتی باوە هەر دەستێ بر بۆ دەستێدەوە مغەدیە لە دەستم کەوە وتم چتان بۆی کردی چتێوتی مغەدیان لێداوە لە مستەشفا و چوونە دەرەوەش دەرزیمان بۆ هێناوە وتم لە دەرەوەیان لە مستەشفاوتی لە دەرەوە هێناومان لە سەیدەلەکانی بەرامبەری مستەشفا لێنە عیلاجیان بۆ هێنابوو لەو قسانە بووین. ئەو زای هاوارێکراوتی هەوەرە کوڕەکەت مرد بێژ لەسەری کەف لە دەم و لووت و دەرز. باشە ئەڵێن لەوە کێوە خەت هەبارەزانم سکاڵاتان لە کەس کردووە سکاڵەمان کردووە و منات ذەربی چییە پەپولێ سپی جوان بردیان بۆ مستەشفا سەریان هەڵدڕی بوو سکی هەڵدراوە با پەنجە دەستی هەڵدراوە منال کتو پاسە کرابوو لە بەرچاوم بەدەست خۆم شتمەوە بردم نێشتم. NRT لەسەر ئەو ڕووداوە پەیوەندی بە فەرماگەی تەندروستی کەرکووکەوە کردو چووە ئەو نەخۆشخانەیەش کە محەممەد تیایدا گیانی لەدەستدا بەڵام کەسیان ئامادە نەبوون لێدوان بدەن. ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت بە دوواداچوون بۆ دۆسیەکە دەکەن و لایەنی کەم تەرخەم دەدەنە دادگا. ئایا ئەو تەمەنە بۆ ئەو دەرزیە ناشی چاودێری لەژنەی تەحقیقەکە ئەکەین لەژێ تەحقیقی لەوانە لە گوێ لە هەردوودا ئەگرێ ئایا ئەمیان کامیان خەتابارە ئایا دکتۆرەکە بە هەڵە کردوێتی یاخۆ باقەس یانیش بەپێی ئەو هەڵانە بەپێی قانون هەیە سزای هەر دکتۆرێک کە هەڵە بکە یاخۆ بە ئەنقەس بێت ئەو کاتە سزات یاساکە سزاکانی دیاری دەکات. دانیشتێکی لەگەڵ کەسوکارەکەی ئەکەین چۆنەتی هەنگاوەکان بنین و چۆنەتی بتوانین ئەم کار دیاردەی کە ڕوویدا هەروە بە ئاسانی نەڕۆ ببێتە بربەستێک بۆ جارێککە هەڵی وار دروست نەبێتەوە. تەنیا ئەم باوکە و کەسوکارەکەی نین کە دەڵێن بەهۆی هەڵی پزیشکەوە کوڕەکەیان گیانی لێدەستداوە. بەپێی ئەو زانیارانەی لە فەرماگەی تەندروستی کەرکووکەوە دەست NRT کەوتون لە ساڵی 2015 تا کۆتایی 2016 زیاتر لە 40 سکاڵا لەلایەن نەخۆش یان کەسوکاری ئەو کەسانەوە لەسەر نەخۆشخانەکانی کەرکووک تۆمار کراون کەوە خۆیان دەڵێن بەهۆی هەڵی پزیشکەوە گیانیان لەدەستداوە. لەو ژمارەیەش 10 کەیسیان یەکلایی بوونەتەوە. ئاسو ئەحمەد NRT کەرکووک.